ڕۆژی جیهانی منداڵان و ڕژیمە منداڵکوژەکانی ئێران و ئیسرائیل. ئەمڕۆ دووشەممە 20 نوامبر بەرامبەرە لەگەڵ 29 خەزەڵوەر ڕۆژی نێونەتەوەیی منداڵە. کۆمەڵی گشتی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان ساڵی 1959 جارنامەی جیهانی مافی منداڵانی پەسەند کرد و داوای لە دەوڵەتەکان کرد کە ئەم ڕۆژە وەک ڕۆژی جیهانی منداڵان بە فەرمی بناسن. ڕۆژی جیهانی منداڵان لە کاتێکدایە کە ئەرتەشی تاوانکاری ئیسرائیل لە ماوەی کەمتر لە مانگێکدا نزیکەی 5,000 منداڵی لە کەرتی غەزا کۆمەڵکوش کردووە. جنایەتێکی ئاوا ترسناک لە مێژووی جیهاندا بەم قەبارەیە و لە ماوەیەکی ئاوا کورددا کەم بێنەیە. ئەمە جێنۆسایدێکی ئاشکرایە کە لەبەر چاوی جیهان و بە چاوپۆشی دەوڵەتی ئەمریکا و هاوپەیمانەکانی ڕوەدات. لە ڕاستیدا ئێمە لە جیهانێکدا دەژین کە نەک هەرڕێز لە مافەکانی منداڵان ناگیرێت و منداڵان لە سەر تاسەری جیهاندا دەچەوسێنەوە و بە شێوەیەکی وەحشیانە بەکاردەهێنرێن، بەڵکو لە شەڕی نێوان ئیسرائیل و حەماسدا گیانیشیان بۆتە ئامرازی تۆڵە سەنەوەی کوێرانەی فاشیستی و ڕەگەزپەرستانە. هەروەها ڕۆژی جیهانی منداڵان لە بارودۆخێکدایە کە ڕژیمی ئیسلامی قەتڵی زیاتر لە 70 منداڵ و تازەلاوی خوار 18 ساڵ تەمەنی لە سەردەمی شۆڕشی ژیناو لە ماوەی کەمتر لە ساڵێکدا لە کارنامەی خۆیدا تۆمار دەکات. هەر لەو ماوەیەدا و لە هەوڵێکی جەنایەتکارانەدا بە مەبەستی چاوترسێنکردنی تازەلاوان و کۆمەلگا بەگشتی بە گازی ژەهراوی هێرشیان کردە سەر سەدان قوتابخانەی کچانە لە سەرانسەری وڵات و هەزاران منداڵیان ژەهراوی کرد. ئەم جنایەتە ترسناکانە لە دۆخێکدا ڕوودەدەن کە لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێراندا چەندین ملیۆن منداڵی بنەماڵە کرێکار و کەم داهاتەکان لە خوێندن بێبەشن. منداڵان بە شێوازی جۆرا و جۆر دەکەونە بەر ئەزیەت و ئازار و هەر ئێستاش لە هەندێک لە قوتابخانەکاندا منداڵان سزای جەستەیی دەدرێن. زیندانەکانی ئەم ڕژیمە پڕن لە منداڵانی خوار 18 ساڵ تەمەن و ئێران تاکە وڵاتی گیانە کە تێیدا منداڵانی ژێر 18 ساڵ تەمەن لە سێدارە دەدرێن. لە قوتابخانەکاندا بە شێوەیەکی ڕێکخرا و ئامانجدار مێشکی منداڵان بە خوڕافات ئالوودە دەکەن. منداڵان بەپێی ڕەگەز لە یەکتر جیا دەکرێنەوە. ڕۆحی پیا و سالاری لە کوڕاندا و ملکەچبوون و گوێڕایاڵیش لە کچاندا بەهێز دەکەن. کچانی کەمتەمەن هەر لە یەکەم ڕۆژەکانی خوێندنەوە دەبێت سەرپۆش بەسەردا بدەن و خۆیان لە کوڕانی هاوتەمەنیان جیا بکەنەوە و فێریەوە دەکرێن کە یاریکردن و تێکەڵاوبوون لەگەڵ کوڕان کارێکی خراپە. هاوکات لەگەڵ حیجاب و بێبەشکردنی کچان و کوڕان لە یاریکردن لەگەڵ یەکتر ئاموزشی ئاینی دەست پێ دەکات. کتێبەکانی خوێندن پڕن لەو جۆرە فێرکاریانە و منداڵان ناچارن لە تەمەنێکی کەمەوە نەریتە ئاینیەکان بەڕێوە بن و بەشداری لە ڕێوڕەسمە ئاینیەکاندا بکەن. بەم شێوەیە ڕێگە نادەن کە منداڵان بەدەر لە باوەڕ و خۆرافاتی مەسەبی پەروەردە بکرێن و فێری زانست بن و ئیمکانی ئەویان هەبێت کە لە داهاتوودا بە هوشیاریەوە بیر و باوەڕ و شێوازی ژیانی خۆیان هەڵبژێرن. لە قوتابخانەکاندا مەراسمی تەکلیف بۆ کچانی تەمەن 9 ساڵان بەڕێوە دەبن و هانی منداڵەکان دەدەن بۆ ئەوەی هاوسەرگیری بکەن. ئاخوند و فەقێ و بەسیجی دەنێرن بۆ قوتابخانەکان بۆ ئەوەی ڕۆحی سیخۆڕبوون لەناو منداڵاندا پەرە پێ بدەن. لە قوتابخانەکاندا دەستە و گروپی سینەزەنی و مەراسمی ئاینی و شتی لەم چەشنە وەڕێدەخەن. منداڵێکی کە لە کۆمەلگایەکی گیرۆدەی خۆرافاتی ئاینی و دواکەوتویدا پەروەردە ببێت، ئیمکان و دەرفەتی سەردەمی منداڵی و بەخۆشی ژیانی لێزەوت دەبێ و دەکەوێتە ژێر کاریگەری بیر و باوەڕە دواکەوتوەکان و باری ڕۆحی و میزاجی ناهاو سەنگ دەبێت و دەبێتە خاوەن ڕەفتار و کردارێکی ناسایی و ئەنگیزەیەکی زۆر لاواز بۆ فێربوون. ئەم جۆرە منداڵانە بە شێوەیەکی سروشتی گەشە ناکەن. ئاواتە شیرینەکانی منداڵیان بەدی نایەت و کاریگەری و لێکەوتەکانی کەم و کوڕی سەردەمی منداڵی تا کۆتایی تەمەنیان
لەگەڵیان دەبێت. خۆشگوزەرانی و ئەمنیەتی منداڵان پێوەرێکی سەرەکیە بۆ هەڵسەنگاندنی هەر حکوومەت و سیستمێکی سیاسی و حکوومەتی ئیسلامیش لە سەرەتای هاتنە سەرکاریەوە نامرۆڤانەترین سیاسەتی لە ئاس منداڵاندا بەکارهێناوە. ناردنی منداڵان بۆ مەیدانەکانی مین لە شەڕی ئێران و عێراق، بەکارهێنانی منداڵانی سەرباز لە شەڕدا، هەڵگوەرگرتن لە منداڵان لە ڕێوڕەسمە ماتەمینەکاندا و خوێناویکردنی جەستەیان بە کارد و زنجیر و بەکارهێنانی منداڵانی بەسیجی بۆ سەرکوتکردنی خەڵک، هەمووی ئەمانە لە زۆمرەی تاوانە لە بیر نەکراوەکانی کۆماری ئیسلامین لە دژی منداڵان کە دەکەونە خانەی چەمکی تاوان لە دژی مرۆڤایەتیەوە. هەوڵدان بۆ دروستکردنی ژینگەیەکی کۆمەڵایەتی ئەمن و دابینکردنی هەلومەرجێک کە بوار بۆ منداڵان بڕەخسێنێت تا وزە و توانایی و لێهاتووەکانیان تاقی بکەنەوە، هەوڵدان بۆ قەدەغەکردنی کاری منداڵان، کۆتایی هێنان بە سزای جەستەیی لە ناو ماڵ و قوتابخانەکان، هەوڵدان بۆ دانانی دەورە و کلاسی جددی بۆ سەر لە نوێ ڕاهێنانەوەی ئەو منداڵانەی کە تووشی هەڵە دەبن، کاری جددی لە پێناو هەڵوەشانەوەی سزایی لە سێدارەدان بۆ منداڵان و تازەلاوان، مەنعی چەکدارکردنی منداڵان لە ژێر ناوی بەسیجیدا، هەوڵی جددی بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامە نێونەتەوەیەکانی تایبەت بە مافەکانی منداڵان، پەرەپێدانی ڕێکخراوە ناحوکمیەکانی دیفاع لە مافی منداڵان و کاری جددی بۆ ڕێگریکردن لە دەستێوەردانی مەسهەب لە پرسی پەروەردە و بارهێناندا یەکێکە لە ئەرکە بێپسانەوە و بەردەوامەکانی کۆمۆنیستەکان و بزوتنەوە کۆمەڵایەتیە پێشکەوتن خوازەکان. ئەوەی ئەمڕۆ لە کۆمەڵگای ئێراندا دەگوزرێت چارەنووسی حتمی و چارە هەڵنەگری منداڵان نییە. ئەم دۆخە دەتوانێت و دەبێ بگۆڕدرێت. بۆ گۆڕینی ئەم بارودۆخە و ڕزگارکردنی منداڵانی ئەم کۆمەڵگایە لە چارەنووسێکی لەم چەشنە هیچ ڕێگەیەکی تر نییە جگە لە یەکگرتوویی و خەبات و تێکۆشان لە دژی ئەو دەسەڵات و پەیوەندیانەی کە منداڵانی ئێمەی بەم جۆرە بێبەزەیانە لە مافە سەرەتایی و ئینسانیەکانی خۆیان بێبەش کردووە.